الله عليكم إذ كنتم أعداء. مەڵبەندی چەمچەماڵ و ئەنجومەنی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری دیدارێکی بۆ بریکارانی سەرسوندوقەکانی دەنگدان و ستافی بانگەشەی کۆمەڵی دادگەری لە قەزای چەمچەماڵ ڕێکخست. تێیدا دەرئەنجامەکانی هەڵبژاردن تاوتوێ کرا و باز لە ئامادەکاریەکانی هەڵبژاردننی بەرپرسی نوێ مەڵبەند کرا. لە کۆتایشدا سوپاس و پێزانین بە بریکاران بەخشرا لە پای ماندووبوونیان لە ڕۆژانی پرۆسەی هەڵبژاردن. دیارە ئەمڕۆ ئێمە لە مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری کوردستان بەتایبەت لە ناو شاری چەمچەماڵ وەکو ئەنجومەنی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری کوردستان هەڵساین بە پاداشکردن و خەڵاتکردنی سەرجەم بریکارەکانی کۆمەڵی دادگەری کوردستان کە لە ڕۆژی 11 بەشدار بوون لە پرۆسەی چاودێریکردنی هەڵبژاردنەکان. دیارە وێ ڕای سەرجەم ئەو تێبینیانی کە لە پرۆسی هەڵبژاردن لە وڵاتەیە بەڕێوەچێ بەڵام تر پرۆسەیەک و دوجار ئەنجامەدرێت. کۆمەڵی دادگەری کوردستان لە سنووریا هێزێکی معتەبەرە و هەروە هێزێکی ڕەسەنە قوڵایەکی مێژووی هەیە. ئێمە لە هەموو هەڵبژاردنەکانی پێشوا کە لەم سنووریا بەشداریمان کردووە هەمیشە کۆمەڵ هێزێک بۆ ڕیزبەندەکەی لە ژمارەکانی پێشەوە بووە. هەڵبژاردن چەندێک گرنگە، ئەو نەش گرنگە کە پارێزگاری لە دەنگەکان بکرێ و هەروەها پێشلکارەکان تۆمار بکرێ. بۆیە ئەمڕۆ ئێمە لێرانە وەکو مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری وەکو ئەنجومەنی چەمچەماڵ ڕێز و سوپاسی خۆمان ئاراسی سەرجەم بریکارەکان کرد کە ڕۆژی هەڵبژاردن بەشدار بوون لە پرۆسەکەیە. ئەندامان و کادیرانی کۆمەڵی دادگەری جەختیان لەوە کردەوە کە ئەنجامەکانی هەڵبژاردن لە کار و خزمەتکردنی خەڵکی ساردیان ناکاتەوە و بەردەوام دەبن لەو ئەرکیان لە پێناو ڕەزامەندی خوا. ئێمە کادرانی کۆمەڵ زمانێک بەچەک دیفاعمان لە بیرروباوەڕی خۆمان کردووە کە ئەویش ئەو بیرروباوەڕی ئێمەش بیرروباوەڕی موسڵمانەتی و ئیسلامەتیە. ئێستاش کە هاتۆتە سەر دەنگ بە دەنگ دیفاعی لەکەین ئەوەش هەیە ئێمە شتەکان لە خۆمان تێکەڵ ناکەین. ئەم دەنگدانە شتێکی کاتی و ئانیە کە ئێمە وەکو سیکەی قیتار وایە ئێمە ئەتوانین لەو ڕێگەیەوە بەشدار بین و خزمەتکەین بە میلەتەکەمان. ئەگینا ئەوەی لای ئێمە لە پێشە موسڵمانەتیە، ئیسلامەتیە، ڕزگارکردنی میلەتەکەمانە لە ئەو نەفامی و نەزانی کە هەیە. ئێمە ئەمانەوێت لە ناخەوە لە یعنی لە سەرەتاوە خەڵکی خۆمان وریاکەینەوە، خەڵکی خۆمان ژیرکەینەوە، خەڵکی خۆمان بێدارکەینەوە کە جارێکی تر لە دەنگدانا بەشداری کرد بزانێ دەنگ بەکێدا و دەنگ بەکێ نادا. بەناوی خی گەورە ئێمە وەکو کادیری کۆمەڵی دادگەری لەم سنووری چەمچەماڵ ئەنجامی دەنگدان بەڕاستی ساردمان ناکاتەوە لەوەی کە ئەنجامی دەنگدانەکان جارە بەم شێوەیەکە ئێمە بەدڵمان نەبووە. ئێمە لەم سنوورە لە خزمەتی خەڵکا بووینە، چاوەڕوانی داهاتوێکی ڕوونی شەکەین. ئێمە خەڵکی هەمووی شایەدەکە کار و کردەوەی ئێمە لەم سنوورە توانیمانە لە خزمەت خەڵکابین بەگشتی. ئەو دەنگدانە ئێم نەتیجەیان جارە لەواسێ بە شێوێک لە شێوەکان بەدڵێمەنەوە بێ. ئێمە بە ئومێدەوە ئەڕوانە داهاتوو بە پشت بەخوای گەورە داهاتوویەکی جوان و گەش و ڕوون چاوەڕێمانەکە بە ئیزنی خوای گەورە لە ئاستی جەماوەری کوردستان و خەڵکی ئیسلام دۆستی کوردستانە بە ئیزنی خۆ. مەڵبەندی چەمچەماڵی و کۆمەڵی دادگەری یەکێکە لە مەڵبەندە چالاکەکانی کۆمەڵ و لە خزمەتکردن بە سەرجەمچین و توێژەکان لە کاری خێرخوازی و پەروەردەدا پێشەنگ و خەمی خەڵکی لە پێشینەی کارەکانیانە. ڕێبین محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.